سڵاوتان لێبێ بەڕێزان، ئەمڕۆ ئایکی ترتان پێ ئاشناکەم یەکێکە لە باشترین زیرەکیە دەستکردەکان بە تایبەت بۆ بواری نووسین و ناوەڕۆک و توێژینەوە و پەیپەری ئەکادیمی. ئەتوانم بڵێم پێرپلێکستی پرۆ یەکێکە لەو ئایانەی یا ئەو زیرەکیە دەستکردانەی کە ڕەنگە کۆتایی بە گەڕانی گوگڵ بێنێ. لای هەموو لایەک ئاشکرایە کە بەشی سێرچی گوگڵ ئەتوانم بڵم چەند ساڵە خزمەتەکە، خزمەتێکی زۆر گەوراکە، بەڵام لە ئێستا پێرپلێکستی کە وەکو مۆدڵێکی ئای هاتۆتە مەیدانەکەوە، تەرکیزێکی زۆری خسۆتە سەر بەشی گەڕان و کۆکردنەوەی بابەت و سەرچاوە، بۆیە ڕەنگە کۆتایی بە گوگڵ بهێنێ. سایتی پێرپلێکستی AI ئەتوانم بڵم بزوێنەرێکی گەڕانی زیرەکی دەستکردە کە وەڵامی پرسیارەکانایەتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بخۆت، هەروەها لەگەڵ ئاماژەدان بە سەرچاوەکانە. واتە لە جیاتی ئەوەی کاتێک تۆ پرسیاری لێەکەی عادەتەن تۆ پرسیارێکەکەی لە گوگڵ ئەبێ لینک بە لینک بیکەیتەوە سەردانی سایتەکان بکەیت تا بزانی وەڵامەکەی تۆ لە سایتانەیە هەیە. ئەم هاتووە بە شێوەیەکی بخۆت لە ماوەی چەند چرکەیەکی کەمە هەموو وەڵامەکانت بۆ کۆوە کاتەوە سەبارەت بە پرسیارەکەت و زائیدەن سەرچاوەکەشی لەگەڵ دانێکاڵێ ئەم زانیاریەم لەم شوێنە وەرگرتووە ئەمە سەرچاوەکەیەتی. هەروەها دوو ڤێرشنی هەیە، دوو وەشانی، وەشانێکیان هەیە خۆڕاییە و دانێکیشی هەیە پرۆیە. لە وەشانی پرۆکەیە تۆ توانی زۆرینەی مۆدێلە پێشکەوتەکانی AI بەکاربێنی وەک کلاوت و GPT و چەند مۆدڵێکی AI تر. هەروەها ئەتوانی تۆ چات لەگەڵ یان پوختەی فایلەکانی خۆت وەربگری لە بنمونەت و فایلێکی PDFت هەیە یا وەردت هەیە یا ئەگزڵت هەیە، ئەتوانی لە ڕێگەی پێرپلێکستی پرۆوە پوختەی فایلەکانی خۆت وەرگریت و سەمەڕایزیکەی. خاڵێکی تری گرنگەوەیە کە بەشی خۆڕایەکەی هەیە بەڵام سنووردارە، بەڵام هەر ئەکرێت سوود لەم خۆڕایەشی وەربگیرێ، چونکە پێویستی بە دروستکردنی هەژمار نییە. بابزانین پێرپلێکستی بۆچی باشە. پێرپلێکستی بە خێرایی وەڵامی ورد و پوختی ئااتە کاتێک کە ئەتوانم بڵێم کاتێکی زۆری گەڕانت بۆ کەمەکاتەوە. هەروەها گوتمان ئاماژە بە سەرچاوەکانەیە لەبەرەوە زۆر گرنگە و یاریدەرێکی باشە بۆ توێژینەوە، بۆ خوێندکاران، بۆ توێژەران یا بۆ ئەوانی کە لە نووسینە ئیشەکەن و نووسینیان لە بەردەمایەتر پەیپەری ئەکادیمی بیا توێژینەوە. ئەتوانم بڵم یەکێکە لە باشترین ئەیەکان کە نەتیجەی زۆر باشەیەات. بە نمونە ئێستا ئێمە دێین لە پێرپلێکستی پرۆ نووسین، داوای راپۆرتێکی لێگەین، دەڵێن راپۆرتێکمان بۆ بنووسە لەسەر سیرەکی دەستکرد لە خوێندندا. طبعا خاڵێکی گرنگی تریژەوەیە کە لە زمانی کوردی تێگە و بە زمانی کوردیش وەڵامەیەتەوە. توانم بڵێم زمانە کوردیەکی بە ڕێژەی لە 170 بۆ 80 باشە، ینی هەنێ هەڵە و دەستەواژەی تایە کە هەڵەیە، هەنێ ئامڕازی پەیوەندی و جێنایلکە و بە هەڵا دەربڕینی بۆکە، بەڵام سایە 70 تا 80 نەتیجەت باشێ، زۆر باشە بە زمانی کوردی. لەبەرەوە پرسیارەکەمان بە زمانی کوردیەکەین، ئەڵێن راپۆرتێکمان بۆ بنووسە لەسەر زیرەکی دەستکرد لە خوێندندا بۆ قۆناغی 12 ئامادەی، بەڵام بە زمانی ئینگلیزی بێت. تو لە 5 پیج زیاتر نەبێت. مە داوای بابەتێکی راپۆرتی زیرەکی دەستکردمان لێ کردووە، گریمان پرێزنتەیشنێکمانەیە، عەرزێکمانەیە و مانەوێت لە ڕێگەی پێرپلێکسیەوە دەستمانکەوە. وەکوە بینێن راپۆرتەکەی بۆ نووسین، ئەمە هەموو راپۆرتەکەی ئەوەش کۆنکلوژنەکەیەتی و هەروەها بە شێوەیەکی زۆر باش بۆی داڕشتوین. ئەتوانین لێرەوە لە سوچەی سەرەوە داونلۆدی بکەین، تر بە شێوەی دۆکۆمنت بێ، بە شێوەی PDF بێیان هەر شێوازێک کە خۆت مەبەستە. ئەمە راپۆرتەکەمانە، ئەمەش سەرجەم ئەو سەرچاوانەیە کە ئەو نووسینەکەی ئێمیلێ وەرگرتۆ و راپۆرتەکەی بۆ دروست کردوین. وەکوە بینین لە چەندین وێبسایت و چەندین پلاتفۆرمی تر نووسینەکەی بۆ دەرێناوین و بۆی کردوین بە راپۆرتێک. هیوادارم من بابەتە سوودی هەبوو بێ و ئەوەشتان بیر نەچێت لە ئێستادا کۆرسێکی ڕیکۆردی زیرەکی دەستکرد بە زمانی کوردی بەردەستە، چونکە AI داهاتووە بۆیە تۆش لە ئێستاوە ئەتوانی پەرە بە توانەکانی خۆت بیت و AI بکەی بە کاری سەرەکی خۆت. هیوادارم هەمووان سوودی لێ ببینن. کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.